خۆ لە دوکانی خۆ داناکەسێ عین دەێ پۆلی ئاگری لە بنێ پێێتی ئاسمانە چێشایە حات قوتیدا ئەم دوکان چۆلۆر ئەو ئەتو ئەلێرەی قارەمان کوری کاکە دەوەرە یاوەرە تۆ بەم زای تەپکە سوکەتدانێتەوە ئەو قەلەمەکەت بە بنەوە مێزەی وەڵات کووە وەڵڵای خراپم لۆ خراپی کاکە لۆ خراپی لە دەست شریشێت و لە دەست ڕەش دەفەندی دیسا مەسەلەکەیە دیسان کاکە شێرش لەو لای دەینی ڕیوێژ لەو دەینی کاکە جەرج ڕەش کردم کاکە نازم ئەو کابرایە تێک چێت چی دەوێتن قارەمان بەڕاستیە منشی شێت کردیە لۆ تەلەفۆنی لە بۆ کردی کورن ناوەڵە تازە کاکە لەکردم بۆ بە پارە سوان دەرم کرد تێی ناکەم کاکەس دەرێتن دەرم کاکە پارەت پێویستە با لە خزمەت بووم کاکە یەک غەدر لێ کردی جیرانەك شریکەک سوزانم یەکە وە نارێتن بکە لە ڕای خوای لۆم عەلکە قارەمان ئەوە چەند سارە بە خۆ دەزانی لەگە من ئیش دەکات بەێ حتا ئێستاکە وەها بە لۆ قۆز قسەی نەکردیە هەست دەکەم مەسەلەشی زۆر گرنگیە بەڕاستی ئەو کابرایە لەمە دەشارتەوە سادی ئەتوو لە من دینادیتەتری بەڵێ ئەو کابرایە تێک نەچووە والله من هەست دەکەم تێک چووە قوربان بەسەری ئاخری دەیبی بینە شێتخانەی والله ئیشاڵەوە نیە بەس کاکە بەس تێبگەش بامە چی دێ والله کەخەم بەسەر و مال لە خزمەت دامە ئێستا نەتزانی چێوە چوو ناوەڵە خورەوە خۆت گیر دەبی ناوەڵە ئەگە تو بزانی ئەمە دەزانم ئێستا توی لێ دیارە لێرەکانە لەوانەیە لەو دوکانانەی بەرامبەرمان بی ئێستاکە زۆر دەکەن نه بە خۆم دەهینم باشە ئاگا لە دوکانێ بە قورباندم چاوەکەم ببینە حتا دێوە دەرم کاکە ئەوەنە کەس لێرە نیە کاکە نافرۆشم متر لە بەنانە تەلەفۆن لێ دەگەڕێمەوە ئەلۆ باشی وەستا کورە ناوەڵڵە هەم باش نیمە وەڵڵای کاکە لەلایەک دەدەست ئەو کابرای خزمێ من لەلایەک دەدەستم بۆ ئەتولو کاکە دەرکەوت پەنجەرە تێنێ خست کاکە وچ کابرای گوتی بنجێ پارەم نەدایێ بیستوێک وەرەقەم نەدایە گوت بیستوێک وەرەقە و بیستوێک وەرەقەم دایێ کاکە دەرکەوت پەنجەرە تێخستە بەس سیلیکۆنەکە دەتەوە گۆ با دەستمان هێزتی بتووە کەنجی کاکە ئەو دوو ڕۆژ کەش لۆتوو بەس وعد بدە تەواو بکەی ئەو عادەتتانە ئیشی دەکەین کە ئیشش بەس دێن کابرای دەبەستنەوە تەواو باش ئەخوای دەرێ وعد بەس هەر ئەو وعدەیە باوی گرتووە وەرە 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 لۆ لە شێتی ناوە وەرە ئێرە وەرە ئێرە وەرە ئێرە وەرە ئێرە وەرە ئێرە وەرە کاکە ڕەشید بەڵێ هاوکەنیە زۆری نەری باوەکە ئەمن و قارەمانی ئامۆزا من نیە کوشتیە هەوکە چ مەوزوعەکە مەوزوعی تەنگایی بکەن و خاتی ئەو خوای چ دێ بەس برێ کاکە وەڵڵا ئێوە نازان مەوزوعی تەنیایی چییە کورێ تەپاس تەنیایی مەکە کورە باسی هەرچی دەکەی بەس باش تەنیایی نەکەی لەسەر دەستی سعدی ئەلێرە کەورت دەکەم باسە دێ با بتۆ بەرەمە کاکە تو بەرە، 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 سعدی. وەرە ئێرە وەرە ئێرە وەرە ئێرە کاکە گیان من ڕاستیەکەی ئەبێ تۆ بی بە باوکم کاک سعدی هۆی عنیت کورە ئەمە نییە بە هەمی دووستان لە تو کچکەت دەمگوت تێک چووە تێک چوو کاکە تەلەفۆنەشی بکە نیە بیبینە شێت کاکە شێتخانەی نایە ببە بە برا گەورەم ئەو باشترە ئەو باشتر دەنگو ئەلێرە پێک و ئیش دەخۆش براگەور و براگەسکەی نەبوونا بەڵێ والله بەڵێ والله یعنی لۆ چ بە براگەوە لەسەر سنەتی خوا و پێغەمەری ئەمەوێ داوای زڵێخەی ئامۆزاکەم ئەوە چ دەرێەوە کاری گەلێگەری توخوا با دوو قسەی مستاقی پێ بڵێ یعنی ئەتوو دەتەوێ زولێخای خوشکم لە خۆت مارەکەی ئەی لەسەر سنەتی خوا و پێغەمەر ئەتو ئەو خوایەکە نوێش سبێنان لۆ ناکەی نیچوان دێ بەردە زورگە سەورە بکەین قاسیت بەبێ دێتن ئەتوش دەخان گوتە کورە خۆشت ئەوش پیلاکە چوانی نادەم لەگە عاد بکەم لێگەر دەستە خۆ بۆ پێزمەکە سعدی لێگەر ڕەشید چەند ڕۆژ ئەمە دەین و دەغەی تو بەس بەتەمای و بەزمەیە والله لەسەر ئیشە دەستم ئیشی نەدەکرد تو بەتەمای ئامۆزای من مارە بکەیەوە کە 20 ساڵە تو کچکەترا سەرهەڵ بڕۆ خۆی گەورە ببینە ئەتو نییە بەقەدەر باپیرەیوی قەیدی نییە سعدی گیان لە پێناوی خوای گەورە ئەو سێ مناڵە گشتکەمەوە سەریان لێ نەشەوێنێ کاکە وەڵام من مەسلحەتی ئێوە مەوێت یعنی ئەتو لە پێناوی خۆی گەورە دەتەوێت ئامۆزام مارە بکەیەوە ئەرێ بڕوا بکە بەڕاستە ئەرە وەڵا بەڕاستی خەمی مندارەکانی زولێخای ئامۆزاممە داماوە ئەو سێ مندارە گچکە کو پێ بەخێو دەکرێ خوا گەورەیە هەمومان دەچینەوە ڕێی هەرێ وەڵڵا زۆر خەفەتیانی دەخۆم دە باشە باشە ئیشاڵڵا ئێوارێ بە جەمعی دەچینە ماریان
زولێخا لە ماری خۆیتی یان لە ماری بابیتی لە ماری مام باشە 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 دەی خوافیس سەچ السلام عليكم كاكا عليكم سعدي السلام ڕەشید جان چۆن چ کاکە سعدی؟ ماشەکانی نارد ئەوانە هەمووی حەل بۆ خەمت نەبێ حال هەمووی کاکە سعدی و بوا بێ تااقەتی وەڵی خەمی زولێخای ئامۆزاممە کورە کاکە و سێمدارە گچکەی کوو بەخێوە بکە هەوا کورە کاکە سعدی و تۆ باسی چیەکەی هەموومان لەچینەوە دیوانی خوای گەورە ئەو سێ مناڵە و ئەو ئامۆزای تۆ خوای گەورەیان ژیانێتە ئەکید بە خوا گەورەی کاکەم دارانەی زۆر بە ناز بەخێو کرد ئای هەوا بەس کاکە سعدی یەک پرسیار بکەم بەلاتەوە گران نەبێت فەرموو وەزعیان چۆنە وەزعی مادی وەرە الحەمدولیلا وەزی مادیان زۆر باشە کاکە کابرا تازیرەکی گەورە بوو بەڕاستی کاکە سێ خانیان هەیە دوو خانی بە ناوی خێزانی کردیە عادەتشیان هەر بە ناوی زولێخای ئامۆزام کردیە ئەرێ وەڵڵی دوو خانی و عادەتش بەناو کردی وەزیان باشە الحەمدولیلا وەڵی پێم خۆشە چ بکەین کاکەوا دەسمە لای کاشینەی بەڵێ گوتی هەندە قوماشمان لەبۆ هاتیە زۆر باشە ئاساس قوماشەکان ئەوروپینە ئەو خۆزە پۆزی لێ دەدا قوماشی ئەوروپی کورەمی سینیە زۆر سمتەمە شادەکە بزانم بەڕاستی ئەوروپی یان سینیە باشەکەیە زۆر باشە بەڵام وریا بە کونە درۆیە ئەو دەزانم دەزانشید کاکە ئاگار لە دوکانی باشە من ئاگام لە دوکان بە تۆش ئاگای لە کونی بابێنەوە خەڵەتێنێ هەر 20 دقیقە دەگەڕێ باشە قوربان های ڕەشید ڕێوی بە پیرتەوە هاتووە چەند ساڵە بە بێشن دانیشتویت خوا ئەمەی بۆ نردووی زڵێخا بە دوو خانەوە بە سێ مناڵەوە بە پارەیەکی باشەوە کورە شێتی کردم سعدی لە مێردەکەی تاجرە سوێن بەخوا بێ بۆ قارەمانە بڵێ مەگەر بم کوژێ زڵێخا بۆ من بێت گوتت لە پێناوی خوای گەورە کورە هەی خودا لە دڵتەوەدا کورەوە من لۆم باس کرد قارەمان دەمگۆ سەروەت و سابانی هەیە دەمگۆت خانی ومانی بەناوە ئەوە لۆی نییە واللهی وباللهی وتاللهی لێگەڕێ دقە قارەمان لێگەڕێت ئەمن لێ دەدەم قارەمان ڕۆت لە کونەکە پوت دەردەیم جارشکە بەلای مارێمە دابی جارشکە نە تەلەفۆنێ لۆ تو دێتن نەتبینم کورە نمونە باشە تەوە قارەمە تەوە درێ خۆت تەن بکە کاکەوا دێم بابە یاوار دێم بە قوربانی توی دەکەم قارەمان ئەمرت نەمینێ کۆچت لێ بکەمەوە ویستم ببم بە خزمە دەفرەت لەو خزمایەکی وامن لێرە لە تو بێزارم ئەزە ببێ خزمم